زوڵم و ستەم هەر کاتێک گەیشتە لووتکە دەپسێ و کۆتایی پێدێ. 28 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە دەی سێی ساڵی 1991 هاوڵاتیانی دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان دژی زوڵم و ستەمی بەعس ڕاپەڕین و ناوچەکەیان لە حزبی بەعس پاک کردەوە. مامۆستا حەمەد ئەمینوەرتی پێشمەرگەی دێرینی کۆمەڵی ئیسلامی و بەشداربووی ڕاپەڕین کەوا جێگرهێزی شەهید شێخ عومەر بووە چیرۆکی ڕاپەڕینی دەڤەری سۆران دەجێڕێتەوە و باس لەوە دەکات. ئەوان لە ناحیەی خەلیفانەوە حزبی بەعسیان ڕاونا و یەکەم هێزی کوردی بوون گەیشتنە خەلیفان جیهادیان دژی حزبی بەعس کرد و یەکەم تەقە ئەوان کردیان کەوا ئەو کات پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بوون دواتر بەرەو ئازادکردنی دەڤەری سۆران کەوتنەڕێ. بڵێم ئەوەی کە سەرپەرشتی ئازادکردنی خەلیفانی کرد بزوتنەوەی ئیسلامی بوو بەڵام پێشمەرگەی کەشی لابەلا تێدا بە تایبەتی برادران یەشەتی تێدا بوون متەفەرقەی تێدا بوو یحزابی کەشتێدا بوو بەڵام قورسایی هێرشبەرەکان وەکو پێشمەرگەکان بزوتنەوەی ئیسلامی بوو. ئەو بۆ ڕۆژی پێشی خەلیفان ئازادکرا کە ئێمەی بزوتنەوەی ئیسلامی ئەو دمایکە سەرپەرشتی وەزعەکەمان کردو و هەندێکی هاتینە سۆران بەڵام سۆران نسبەی نەڕا بە تەواوی ئازاد کرا و حکومەت ویستی مەسئولەکان بەرپرسەکان ڕزگارکە دوو تیارەی ناردن تیارەکان نەوی بوون ئەوجا بە تەواوی میلەتەکە زۆر ترسا زۆر پەشۆکە ینی نیانزانی کە ئازادێکە هات دێت نیانزانی وڵا ئەمەش کە پێشمەرگە بووین ینی ئەو ڕوحیەتەن تێدا بوو ترسن نەبوو وەڵامیش هەروە گوتم دەیمە ترسێن و من بخۆم ئاربیزیم مێ و کلاشکۆفش مێ وڵا دوو ئاربیزیم دە تیارەکان کردن تیارەکان چون و ئاسمانە زۆر بڵم ئەگەرچی ڕاپەڕین بۆ هێنانەدی دۆخێکی ئازاد و خۆشگوزەران لەلایەن هاوڵاتیانەوە کرا بۆ دروستکردنی دەسەڵاتێکی خۆماڵی کوردی بۆ ئەوەی لە ژێرسایی بحەسێنەوە و تاڵیەکانی ڕابردوو لە یاد بکەن بەڵام هاوڵاتیانی سۆران نیگەرانن لەوەی دوای 28 ساڵ لە ڕاپەڕین ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتنەدی و دەسەڵاتداران ئامانجەکان ڕاپەڕینیان لە گۆڕنا. ئەتوانین بڵێن بەشێک لە ئامانجەکان هاتوونەتی دی بەڵام بەداخەوە بەشێکی زۆر لە ئامانجەکان تەنانەت هونیش بووینە نەکار نەهاتوونەتی دی ئەمڕۆ بۆیە پێویستە لەسەر جەم لایەنە سیاسیەکان کەواتە بابن یەکرس بن لەوەی کەوا بتوانین بەشەکانی تر بهێن نەدی بۆەوەی خەڵکی کوردستانیش ئەوەی کە لە ڕابردوو لە ژێردەستی زۆردار بوو ناڵاندویەتی کەمێک هەوای ئازادی و هەروەها بەخۆشی ژیان هەڵمژێت وەکو وڵاتانی تر. ئەوەی خەڵکی کوردستان و ئەوەی با بڵێن ئەنفال و چمیاباران و ئەوانەی کە لەسەر کوردایەتی بینیتمان بەداخەوە ئەگەر ئێستا لە چمیابارانیەک بپرسی ئێستا ئەگەر لە ئەنفالسیەک بپرسی کە ئەنفال کراوە لی بپرسی ئامانجی چی بووە کە وەکو کوردێک خۆت بۆ وڵاتە بە کوژداوە بەڕاستی پەشێمانە بیتەوە لەبەرەوەی ئەو دەسەڵاتدارەی کە ئەم کوردستانیان قۆڕق کردووە دەستیان بەسەر هەموو جومگەکان داگرتووە بەڕاستی فەشەلیان بە کوردستان هێنا فەشەلیان بە خاچی کوردستان هێنا فەشەلیان بە ئینتیمای کوردی هێنا. پێشمەرگەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان پێشمەرگەی گیانفیدا و ئازابوون لە پێناو ئازادکردنی خاچی کوردستان جیهادیان دژی حزبی بەعس کرد و چەندان شەهیدیان لەو پێناوەدا و لە دەڤەری سۆرانیشان بە شانی لایەنەکانی تر دەوری باڵایان هەبوو لە ڕزگارکردنی ناوچەکە بە برینداربوونی پێشمەرگەیەکی ڕابوونی ئیسلامیش دەڤەری سۆران ئازاد کرا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.